حزب و لایەنە کوردستانیەکان لە کەرکووک پشتیوانی خۆیان بۆ بڕیار و ڕێنمایەکانی کۆمیسیۆنی بەڵای هەڵبژاردنەکانی عێراق سەبارەت بە ئەنجامدانی بانگەشێکی شارستانی لە پارێزگای کەرکووک دووپات دەکەنەوە. پێویستە ئەم مانگە کوردانە و کەرکووچیانە مامەڵە بکەین و دوورکەوینەوە لە زمانی تەشیر. بڕیاردرا بەشی یاسایی و هەڵبژاردننی حیزبەکان کۆبوونەوەیەک ڕێک بخەن بۆ ڕێگەگرتن لە تەزویر. خاڵی سێیەم هەموو حیزبەکان تێکڕا هەوڵ بدەن تا بۆ ئەوەی ئاوارەکان بگەڕێنەوە بۆ ناو شاری کەرکووک پێش ڕۆژی دەنگدان. خاڵی چوارەم داوا لە هاوڵاتیان دەکەین کە کارتی دەنگدانیان وەربگرنەوە و دەنگ بەو لایەنە بدەن کە خۆیان ئەیانەوێ و بەڕاستی دەزانن، چونکە پێچەوانەکەی دەنگی کورد کەم دەکات و ڕێگە بۆ تەزویر خۆش دەکات. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی شڕای دەگەیەنێت بەشداری کارێک کورد لە هەڵبژاردنەکاندا لە کەرکووک بۆ سەرکەوتنی هەڵبژاردنەکە سەنگی مەحەک دەبێت. هەومان لەسەرەوە کۆبووین کە ئەم ماوەیە کوردانە کەرکووچیانە بیر بکەینەوە و لەبەردەم تەحەدایەکی گەورەیە گرنگەوەیە ئێمە کۆمەڵانی خەڵکی کەرکووک کوردانی کەرکووک کوردستانیانی کەرکووک لەوە بزانن کە لەبەردەم مەترسیەکی گەورەنە بەشداری پرۆسەی هەڵبژاردنەکان بکەن و بەتایبەتی لەم منتیقە کوردیەکان بڕیارمان وایە کە یعنی لە هەموو کەرکووک بە شێوازێکی مەدەنیانە بە پێی ئەو ڕێنمایانەی کۆمیسیۆن دەری کردووە هەموو لایەک پابەند بن بە ڕێنمایەکانی کۆمیسیۆنەوە. بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە کەرکووک سیوێ قەواری جیا بەشدارن و کورد بە 5 بەشداری هەڵبژاردنەکە دەکات و لە کۆی 300 کاندیدی لایەنەکان کە 84 لە ڕەگەزیژنن چێبەرشێ لەسەر 13 کورسی پارێزگاکە دەکرێت کە یەکێک لە کورسیەکان تایبەت دەبێ بە کۆتای مەسیحیەکان. خواستی لایەنە کوردستانیەکانە لە کەرکووک دۆخی پارێزگاکە ئاسایی بکرێتەوە و ئاساییکردنەوەی بەشێکی و دۆخەش پابەند دەبێت بە بەهێزی پێگەی کوردەوە لە ناوچە جێناکۆکەکاندا. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.